دين لا بابا كاكا 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 بروي يلا بوشوي شو موضوعك كاكا 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 لقيتويتي. ها لا قبلتها. والله كاك سعيد براستي اما شر مزاري توينا من شاء الله براستينيا مردنم بي خوش تربو مردني خوم بس او موقفه منديد بابا راستي او برك بعقله غلطه شكر دي او هاتي مني لزياتي وش داوي دي بردن دكم بلكو كتكت باند دي ودي بينه ولو ماليان لتيكسي سيقور بزانا كاكا كوبا قوري وركب كورا آمنية أتو دستي من لقورتينا تمشاكا تخوه بشراوا. لا والله بشرني هاتو ديتي تدها والله بالله وتالله حين دري موتي وتزلك لبريتي وا دقوري تلك كاش دقوري بقورة بابا بقورة تلك كردينا بركة جابها ما قر حزليتي لم قماشو بوين بوشر والمراخاني تمشاكا أمن دمينيا زلكا تشي كردي بياواني لبركا كورا أمر رسناتي بيوي رسناتي زلشي رسناتي تمشاكا تمشا كو خوي فقير كرديا تسوكا باري لارا كو خوي فقير كرديا هاوكا كاكا اما غلطين زلشيش دقوري زلشي كرديش لبردكا دسيش دماز دكا ان شاء الله اوزارة دوبا ليدم برويد هستين من اللي ما مبشينين الراوس تبعي شكل له حلقم تصدقي اولا بخاطري تو نبي سيكسيني بيد الدم والله يتسلى بخاطري من النبي أقا بدري من دب العهود يكي او زي استمام سعيد اخر قسم بديت سبكي نما والله آخر قصصيا أو أشلي أقول أبو هاتين النايدم ونيو نابي آي اخر بو ما بس ما اخر زايد وانا ما مجان هاتشي قلي بس ترشو بس امشارع بسري او باوكم بجاني او باوكم دوباره نابتو دوباره نابتو نعم وعد دديني وعد مددني وعد دديني كاكا مشكلة إني أمر مرزكم هي امادم لا خزبت شي قلي لا خزبت امريكا باشا بس أمر مرزكتان بي يعني أقا مرزكتان زي ما زينك هيس كل كتينا كنابي انا كنت هاتشي يكتو قلي بس ترشو تواو امادم باشا أمن متلكتان لودرم أقا متلكتان ثاني أو دتان دمو أقا متلكتان نزاني أو ناتان دمو ما تلشيا يكسر يزادم باوكا يبغى باخوي حاصر كيبه مواني طلي ما شاء الله زيرتشين سعيدة ما شاء الله اري والله إيه ده باشا كاكا يلا بلا يلا كاكا جيت الرابع بلا عسادة شش عسادة سيتا وشيا دري هر قراوة هر سوراوة هر جيداوة نيوي وشكو نيوي آوة ده الله تسيو اسالم اوا انا وانا بابرين وانا شنك بابرين سيد الراوستا ترعيو هو ام الزانيم ما دام قلت هرقا الراوة نيوي وشكا نيوي اوا جماعة انا عاقل او باوكم مش تقصاني او قباغي مزرعة أبالي. نيوي اسانترا تمام. نيوي اوا هاجوري اوا صري وشكا هو شو زاني؟ هلقا الراوة اديكو شو زاني او باوكا ها شو زاني كلنا كنا زانا هو قباغي آقرتانا والله هونيا كو أنا والله هو قباغي آقرتانا هنا تخوات ما توني جاري كم ببليته وخو بسيطة إيزانا بالله جاري قبيلة تخوش تبع دري هر سوراوة هر قراوة هر جيداوة نيوي وشكو نيوي آوة زانيم دايما قربانة باب تاي ساري لستاني بنا هايدا كبي بابرين وشنكا زاني مان ترعيو هر ترحيو كاكا أو هانا بيتن بأخواي حتى هواري لديارة من دانشن بلاشا برون لوخوتان لماري فكر كنوا برون لوخوتان بچي درين بريد صدقان بكن كنجي متلكتان زاني ورنوا ودتان دمو أغانا قلت سعيد لزياتي او مثلي دسد مازدكين طبعا بخوار بالله بس زين شو اخوي مش شهر زين لما طلع بلا اوي توزيك اسان كريم يك شركه بيلا تخوي يك شركه ماما يك شركه أنقول شارزان لما طلي بله بس أو دروي بشتنقو إشكاندي لين زان اوي مسلك دري هر سوراوة هر قراوة هر جيداوة نيوي وشكو نيوي آوة هاي كيتدا آوش كيا بله دا استبروح دا همية اخذتو ازاين شو انا تو هاو كريم كات نتقو يك مليون شق بله أو يك شق امتيال داي هو قلت سعيد زانيت شيء اما برايه شيء إيوه إيه ناول كاكا ها ناول إيه اما اتوش قبولنك يا من هذا زوري برايتو ما يعني إيه براينا ما إيه أتو لك نتو بعينا او زكاكا زانيت شيء اما وهاتينا خدمتك بالكو تشيجا كمان دديوا بالكو ابو مشكله حل دبي اما ابقى زايت اللي نارو ما تشيجا كمان دديوا
كورا خصك كورا صبر دري هاي صبر دري داي صحيح درم دكي كوراني والله درتك ما صبر دري تيجي بمدنوا كورا من قوت ما طلقت بيت دري متواو اجا زاين تنزاين اجا نتنزاين بقران ابن صبر دري دي هسه دي انا ما بو صعبتي دكا سعيد زور مرقي صعبته ودي سعيد كريد هسه كريد صعبتي سعيد هوايلي كريد صعبتي هسه دي برودي بابري بتو نارون بابري فتن كريمي فرموا باوكا انا دروش سعيد فرموا برو والله بردي. دريتهم سركة سركة باو كسو كتسرق بيلاني سعيد سعيد هوايلي هات كريد دريم بروت يا والي هاتيو بزاني بخو بكره ودري جوجكن هاتينا لكنام دانشنا حرام قشتشنا الدنيا تبقى شي جان در ها ئەوە چی بوو؟ هو تسبو نازان تسبو او هادونا دوتو ئەی ئەزانم ئەڵێم ئەنجامەکەی چی بوو؟ ئەنجامەکەی ئەوە مەتەڵەکم لە بۆ گوتینا ئەو زاگەر هەریاندا هەر ڕواگایریشان نەدا ئەوە هیچ ئەی قوڕ بەسەر من باوکە گیان ئێ. ئەی بە هەرچی خەڵکیم گوندە هەیە باسمانەکە کە من تۆراوم ئەوە دە ڕۆژە من لە ماڵی ئێوەم ئەها ئێ ئەو زە چیژم ئەتوو بە خۆت هاتیەوە گوتە درم لە پیاوم شکا مادام وێ چیژم مەتەڵە چیلۆت و دەرێم ئەگەر هەردا ئەوە هانجنێ نییە ڕاست بە برات دەرێم بابت با تۆ ماری مێدر ئەگەریش هەر نەدا ئاتوش حەلێرکوانە بنارە حتا مەتەڵەکەی دەزانی باشە ها باشە باوکە گیان ڕازیم ئێ باشە ئەوە چیە دەرێ عشترعایە لە ئەوە دەیاڵە چێدەی باوکە بۆم دووبارە بکەرەوە دەرێ عشترعایە لە ئەوایە من چوزانم باوکە گیان نازانی نەوەڵڵا ئێ دەمادامۆیە نیە هەستە بڕۆنیە ئەو خازانە ئەوە کە دان و ئاویان بدێ و بیان بەوە بزانە چیان لێ دەکەی بڕۆ بیان بە ئەولادەی نێوە بەرچاوم برێ دەچمەوە ئەو هاوها بڕۆنیە تەیری تواران بەخێ بکە ناچێەوە مارێ مێردەدەگە دنیا خراپێ حتا ئەو مەتەڵەی نەزانی باشە باشە باوکە گیان باشە ئەوە چی بوو خۆشێکە باوکما شەڕە دەمەوە دەنگە ئەو دەما قاڵەیە براکەم باوکم ئەڵێ مەرجێکم هەیە بۆ ئەوەی بڕۆیتەوە بۆ ماڵی مێرد ئێدە بە گوێیکەوە با بڕۆیتەوە لە کۆڵی مەژبیتەوە بە قوربان تااقەتی تۆشمان نەمایەمەش ئەزانی مەرجەکەی چییە؟ چێنە وەڵا مەتەڵە مەتەڵ برا ڕۆنە بە دیسان هەمان تاسو حمام ها ئەرە وەڵا دەلی گەڕێ دەبزارە بەشک و مەهەڵی بێن و بڕۆیتەوە لە کۆڵی مەژبی بە قوربان خوا تۆ بزانە قسەیەکی لەگەڵا ناکەی قسەرەکە چیە بکەم خۆی ئاگرێکاتەوە بە قورآن ناوێرم پێی بڵێم خۆم شتێک لە مێشکمای ئەمەوێ بیکەم ناوێرم و ناوێرم غیرەت بمگرێ غیرەت نامگرێ من ئەوە هەوا لێرکوان دانشتینا وەڵاهی باوکە ئەوە هاتم هەنە ئیشم پێ بوتم با ڕوبەڕوو بوو بینم ئەنگو ئەو باشە باش ئەنگو هەلە جێ خۆتان ناجولێن چ دەوێت کورە وەڵاهی باوکە وتم بەشکم ئەمە دنیاە بە قسەم بکەیت و خێرتەگا وەکو ئەو خەڵکە منی ژوازدە و حیوان و حیوانداریشتە بێنم و بچم بۆ خۆم نم لە قەراخی شار و قەراخی جادەیە بچم دوکانێکی بچکۆلایاندانێم و خەریکی دوکانداری بم بە قورئان تاقەتی حیوانم نەما یعنی دەتەوێ حیوانەکان بەرەلاکەی بچی لە دوکانی دانیشتوە ئەرێ وەڵا باوکەی جان ئەویش دەبی لۆ دەکەم ئەی بەخوا دوکانەکە لۆ دادەنێم ئەو سەری لۆ ئەو سەری دیار نەبی ئەی بە قوربە ماتۆڕە دووچی تا بکەین وەچی قازی بازاڕی ئەنواع و ئەشکالاتی بە تێدابی قوربانە بم بەخوا خۆشم زانی باوکی من وایە جارێ بەخۆم هەل بێ ئیشەکەی باوکەی جار ئەمانە چینێ نییە یەک مەتەڵە لێ دەپرسم ئەگەر زانیت ئەو بە قوربانە بم بە قوربانی چاوە بم وازە مەتەڵ بێنە شەویش لە لای حیوانەکانە خەوم بەس مەتەڵەکەی خۆمەڵێ باشە ئەوە من ڕۆشتم دەڕۆدێ منیش ڕۆشتم بۆ لای قازەکە دەبڕ ئەتوژیشی خۆت جێبەجێ بکە ئای ئەتوەرە بزانێک و لێم خڕ بووینەوە کورە وەڵاهی نییە حتا ئەو مەتەڵەی نەزانن یەکێکتان ئیشتان جێبەجێ ناکەم خێزانت دەگرێت کورە عەمرت نەبینێ کورە خێزانی چی باوکە ئەدی وەشنەکەم ئەگریم لۆ چێ وەشنەکەم بەدری داوە شێرێ وەڵڵا وەزبە کورە وەزبە حەیە منیشت وردی حەیە هەموو بیاویشت وردی کورە باوکەم و خاتری خوا تۆ لە ڕۆژوانە هەر ئەو مەتەڵ و هەڵڵێنە دەبزانن چییە بێ قەزابی ئەتو جارێ واز لەو مەتەڵەی بینە ئەتو جارێ مشکلی ئەو زڵکەم لەو حەڵکە ئەتو دەبی جلچی کوردی لەبەرکەی باش خەینا لەبەر یەکەم کاکە بەس پێم بڵێ ئەو مەتەڵە چی بوو مێشکم تەقی مەتەڵەکە وابزانم بۆتی وەرگەڕا دوایە سۆڕا دوایە کورە بابە تۆ نازانی بیڵێیتەوانە چۆن هەڵیێمی دەڵێم ڕاست بەعقیت و بەعقیت و ڕۆخ ئاوی نییە ئاو دەیگوت لایەکی وشکە لایەکی ئاو کورە بابە ئەوە نییە ئەوە نییە بۆ خاتری خوا بەزوتی وەرگەڕەوە ئینە ئەوە نییە کە ئاو خۆبایی پشتی وەرەگەڕێ ئەوە نییە باوکە کە پشتی وەرەگەڕێ
ڕاوەستە کاکە ڕاوەستە با فکر چ بکە بۆت ڕاوەستە مێشکم تێک شو وا قسەم کردووە ڕاوەستە باشە باش ئەتۆ ئەو جلکەم لۆ بگۆڕە تەواو مشکلت حەل دەبی بە قوربانە بم ڕاوەستە ماڵی تۆم بە قورگر بۆ ژنێ بۆ دۆزیمەوە ئەم پیاوە پیاوی چاکە خت پیاوی چی باوکە بنە ماڵەیە و خەڵکی چاکە ئەخت چی باشە وەڵڵای ڕۆژی حەفلەکە نیە باوکە تۆ ئاگاو لێ نەبوو تۆ مەشغوڵی ئاگام لێ بۆ سەر چۆپی و گرتە بوو ئاوە ڕیزی پیا گرتو بۆم زەلامانە ئەخت تۆ باوکی بووکێ کەی وەختی ئەوەیە ئەم مەتەڵە چییە ئەو مەتەڵە چییە لەم سەرتا ئەو سەر پرسیایی لە خەڵکە کرد وەڵڵای هەمووی ڕۆژ نەوانەیە گۆرە دەزانم کوڕم 500 کەسمان داوەت کرد و 50 کەس لە حەفلەی نەمابوو بە قورعانەوەی قاعەکە پاکاتەوانە سەر چۆپی گرتو بە ماسیحا ڕاوەستە با فکر چ بکەم وەزانم و شتێک و حەل دەکەم دەی بە قوربانە بم باوکی گیان خوا ڕاوەست ڕیقنە نییە باوکە ڕیقنە ڕێقنە چییە نازان بەخۆش بڵم چی وەڵڵای نازانەوەی تەڕەوینە بەسە کورە بەسە بوانە دەمە بەر بۆ کزان بەخۆم درم وەختە بتاقی لە دەستە تو ئێدە باش دەباش خۆ تو ڕاگەی ئەمە بیرم هاتەوە ڕاوەستە ئادەی ڕەوف ڕەوفە کورە ڕەوف نیە ڕەوف حەشر دەکا لە مەتەڵی حەشر ڕەوف کامەیە ڕەوف برادەرمە یعنی لە مەتەڵوش دەزانێ کورە ها ئەو لە عسکەری لە گەرم بوو مان خراپ یەک دقە خوایە بەدری منەوە خوایە یەک دقە یارمەتی هەیە باوکە لەچێ دەوت بکرە داو قسەی دەکەم ئەلو ڕەوف کۆی باشی ئەوە لە چێندەری ڕەوف کورە ئیشەکی زۆر میمون پێت کەتیە سبەی ئێوارە شەڕەمەتەڵمان هەیە شەڕەمەتەڵ ئەرێ وەڵڵی کاکە ئەوە خەزوورەکەی کوڕم نییە کاکە دنیای دایتە بەرمەتەلان کە دە دەرحەقی نایە بەس دەبی بە خۆ لە دەرحەقی بێ بەڕاست یعنی قوربانت دەبم ڕاوەستە ئەنا لەگە توم نیە لەگەوەیمە تەواو سبەینە ئیشاڵە یەکری دەبینین بەس ڕەوف بتبینم نییە لەسا قوڕێ تۆزی پێ بکەی قوربانت دەبم چاوە دماز دەکەم ڕێزت هەیە کاک ڕەوف بەڕاستی بەڕێزی بەڕاستی زیرەکی مەمنونی تومە چی بوو تەواو ئەتوو ها حیساب کە هاتەوە هاتەوە قوربانە بم ڕەوف ڕەوف هاتە مەیدانی ژنیشت دێتەوە ماڵ ئەی بە قوربانی تۆش و ڕەوف بم خۆت بدەولە ها سەرگژنیش ئەوە مەتەڵەکەتان زانی ئەنگۆ هاتینەوە وەڵڵای ئەوەی ڕاستی بێ مامەیجان لەو ڕۆژۆ ئەو مەتەڵە پێوتیت من بە باوک مێڵم باوکم ئەمنەتەوە سەعید یاکەین بەخوا نایسانی ڕاوە کوڕم ڕاوە دەزانی چێ سعید هەرچەندە ئەوی ڕۆژی ئەتۆمەت بە شابلەر کرد بەڕاست شابتڕێنت کردین وە بوو بەڵام ئەو ماڵی برای خۆمانە دەزایت کەش دێماندا هەردێنەوە ئەوجا ئەوڕۆ دوو مفازە ئەمرۆت حازر کردی سعید ئەوەتە دەی مفازای یەکەم ئەوە کوڕەکەم ئاهانجلکی کوردی چەند بە جوین لەبە کردی ئەو لە بەخاتی دریتوە ها دەبینی وعدێکی دایە جلکی کوردی لە بە نەکاتەوە نەکاتەوە سپۆرتم پۆرتانە سوپرایزی دووەم ڕەوف بینایە ئەکبەر بەتەڵچی لە هەموو عالەم باوکە مەتەڵچی نا مەتەڵچی مەتەڵچی ئەوەتە مەتەڵی پێ بڵێ ئەکسەر هەری دەینی ئەوەتە لە تەنیشتە ڕەوف ئەوە ڕەوفە سعد ڕوولەمکە ئەوە چی مشکی لەگەڵ ئەو منداڵە هەیە و ئەتوشین ما بە مەتەڵ دێ و کاکە مەتەڵت برێ دەی کاکو یعنی ئەوە ئەتوو بێ دەو ڕاستیوانە ڕەوف بتە دەو ڕاستیوانە ڕەوف لێدەم لە بابە لە چی لێی خۆم بارم بلایرە سوانم دەریکەم لی پرسە ئافریم ڕەوف ئەرێوە وەڵڵا ڕەوف دە باشە جوابی مەتەڵەکەم دەوە پێ برێ دەرێ هەر سوڕاوە هەڵگەڕاوە هەر گیراوە نیوەی وشکە و نیوەی ئاوە ڕەوف بخوا ئەوە مەتەڵە بەشەڕەفت ڕەوف لێدەم کوڕە حەد چییە جوابی بەرەوە کابری و برێوە جێبرێنەوە برێوە دەرێ هەر گیراوە هەر سوڕاوە نیوەی وشکە و نیوەی ئاوە حەک مارد خرانەبی ئەرێوەرە ئەوە مەنزەرە پڕ ئاوی دەکەی ئەو لای هەموو وشکە مەنزەرەکە پڕ ئاواری دەگرێتەوە مارد خرانەبی ئەرێوەلا مەتەل دانایەوە کا هەستە بڕە برچیشەکە خۆ ئازەکە بابینەوە هەستە کورە هەستە ئای لە خمێت نییە مەگەر هەو بیارێ وەڵڵا کورەوە کەنجی جوابە کورە ناوەڵا بابا کورە هەوی چم عاری چێ ئەوە بینە و بەدە فشە هەر ئەوەندە بوو مەنزەری ئاوی لە چێ و مەتەڵی من لە چێ و ڕەوف جان بۆ حەیات بردین ڕەوف ڕەوف چۆن بووی بە باعیسی ماڵ ڕەوف کو ناموست بردین ڕەوف ڕەوف نامری لە بەرچاوی خەسوورمە
راز ئەو مەتەڵکی پێدەم ڕاوەستی يلا دي- دي- يلا دي. ده سعيد جوابي مطري ويبدا يلا ئەوە مەتەڵی بم کورە دووگام هەیە وێلی وێلی عادي هەموو دنیای دەچێلی ويا گردە خڕی بەجێ دێلی نازانێ نازاني نازاني. نازاني ئەیدا ئەوەشەی ڕەوف لەگە مەتەڵش منداری ئەو دەوکە دەزانی ئەوە چاوە سه چاوە چاو روف توا اي عمرو نمێنێ مەتەڵچیەکی ئەوە مەتەڵە کورات و دەری ڕەوف کو شەرمەزارە کردم شەرمەزاربی باوکارێ ئەوە کەی مەتەڵچێت وێ ناوتە بە قوربانە بم ئێ با تۆزە سعید پێ بکردایە جەدۆری زەر بە لێ پرسیایە ئەوەیش نازانێت انا روف ده شخص جورا دكا يقول عسكري يقبع عسكري من سواقنا ومطلكم قولوا كذا يدا زعم شارم وەڕووی ڕۆژکە روي دكا في شخص باوکە من آخر بیری بەدریەکەم کاکە و ماڵە وەڵی چۆڵە بێ بەدری پێ دیار ئەوکانی دەزانین چیە خۆ سجیش پێ دەسووتی ئەوها نییە نوزە نووز و کزە کزێ دەکەی بەڕاستی زگم پێ دەسووتێتن بەس دەزانین چیە کوڕم ئەها ڕوو دەمن کە ڕوو دەم کە مەگریێ دەدەمەوە بەڵێ وەڵا بەس نییە ئاها نییە بڕک لۆ سووک دەکەم سووک مەتەڵەکی نەیلەی بە قوربانە بم نەیلەی بە قوربانە بم چۆن ماڵی منی وێران کرد گچکە گچکە ئەرە مامە بۆ خاتری خوا چی و کرد بە مەتەڵ لە ئاستی منە خۆ کرد بە مەتەڵ بابی بەمەوە ئەم جارە بەدری ئەگەر بە پیاو نەبم لێمە بە بۆری لەسەر دەستی تۆ من ئەبم بە پیاو تۆ بڵێ ختە منیش ئەڵێم میاو 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 کورە کوڕم ئەوەندە مونەرم مەبە لەو گوندەی عیان مەبە اري كتم خوت حاضر بكا لو كورة شاري رزقار ما بكا ئەمە دەرێ نەیلەی بە قوربانە بم ماڵم وێران مەکە و بارم لارە ڕەوف دەزانین چێ کوڕم بەڵێ هەمکانێ نییە هەستە خێزانی خۆت ببەوە مادام ئەو جلکە جوانە لەبەر کردیە و جلکەچی پیاوانە و محتەرەم و معقولە ئەوە جلکی ڕەسەنایەتە چیژەی ببەوە لۆ خۆت